جەنگی شەش ڕۆژەی عەرەب ئیسرائیل لە ساڵی 1960 بیابانی سینە شەش ڕۆژی مێژووی بەڕێ کرد. کاریگەری و دەرهاویشتەکانی ئەو شەش ڕۆژە سنووری بیابانەکەیان تێپەڕاند و تەواوی نیشتیمانی عەرەبی و ڕۆژهەڵاتی گرتەوە. ڕۆژی 13 ئایاری ساڵی 1960 ئەواڵێک بە جەمال عەبدولناسری سەرۆکی ئەو کاتەی میسر درا کە گوایە ئیسرائیل 12 لیوای بردووەتە سەر سنووری سووریا و لە ماوەی هەفتەیەکدا لە سووریا دەدات بەهۆی ئەوەی کە میسر و سووریا پەیماننامەی بەرگریان لە نێواندا واژۆ کرابوو. بە خێرایی جەمال عەبدولناسر هێزەکانی خۆی بۆ بیابانی سینا نرد بۆ ئەوەی هێرشی پێچەوانە بکاتە سەر ئیسرائیل. لەگەڵ جوڵاندنی هێزە میسریەکاندا شەقامی عەرەبی لە زۆربەی وڵاتە عەرەبیەکاندا جوڵا و خۆ بەخۆ جەمال عەبدولناسر بوو بە سەرکردەی نیشتیمانی هەموو عەرەب و سەرکردەکانی تریش ناچار بوون دوای بکەون، چونکە ئێستاش و ئەوساش دەوڵەتی ئیسرائیل لە ڕوانگەی عەرەبەکانەوە قبوڵ نەکراوە. لە ماوەی 2 هەفتەدا جەمال عەبدولناسر هاوپەیمانەتیەکی پێکهێنا کە 9 وڵاتی عەرەبی بەشداریان تێدا کرد و 6,000 سەرباز و سەدان تانک و زرێپۆشیان ناردە سنوورەکانی ئیسرائیل. ئەتا ئەو کاتە ئیسرائیل بێئاگا بوو لەو دۆخە تا ئەمریکا ئەواڵی گەلە کۆمەیەکی لەو شێوەیەی پێڕاگەیاند. لەو سەروبەندەدا ئیسرائیل هیچ کەناڵێکی میدیایی نەبوو، هەر بۆیە خەڵکی ئیسرائیل لە تیڤی وڵاتی میسرەوە وێنە و دیمەنەکانی گەمارۆکەیان دەبینی. ئەو دیمەن و هەواڵانە ورەی ئیسرائیلیەکانی ڕوخاندبوو. خەڵکەکە ئەستیان دەکرد دەوڵەتەکەیان بەرەو لە ناوچوونێکی حتمی دەچێت. لەو کاتەدا لیڤی ئەسکول سەرۆک وەزیرانی ئیسرائیل فشارێکی زۆری لەسەر بوو، چونکە لە هەمان کاتدا وەزیری بەرگری وڵاتیش بوو. ئەو پیاوێک بوو نەیدەویست بچێتە ناو ئەو جەنگەوە و بە دوای چارەسەری دیبلۆماسیدا دەگەڕا بۆ گرفتەکە. بۆیە جەنەڕاڵەکانی سوپا ناچاریان کرد دەست لە پۆستی وەزیری بەرگری هەڵبگرێت بۆ موشیە دیان، چونکە ئەم کەسە پیاوێکی جەنگاوەر بوو و بە هەڵۆی شەڕەکان لە ئیسرائیلدا ناوی دەرکردبوو. موشیە دیان دوای 4 ڕۆژە دەست بەکاربوونی ڕەزامەندی هێرشی جەنگی لە کابینەی حکومەت وەرگرت. سەر لە بەیانی 5 حوزەیرانی ساڵی 1960 شەڕ بە هێرشی ئاسمانی ئیسرائیل دەستی پێکرد و سەر فڕۆکە و هێزە ئاسمانیەکانی میسر کە هێشتا لەسەر زەوی جێگیر کرابوون. لە ماوەی 3 کاتژمێردا تەواوی هێزی ئاسمانی میسریان پەک خست بەبێ ئەوەی بوار بە یەک فڕۆکەی میسر بدەن لەسەر زەوی بجوڵێت. لە پاش 2 کاتژمێر ئەمان چارەنووسیان دووچاری هێزە سووریەکانیش کردەوە و هێزی ئاسمانی سووریاشیان تێکشکاند. هەر هەمان ڕۆژ هێرشی زەمینی ئیسرائیل لە 3 قۆڵەوە بۆ سەر سوپای میسر دەستی پێکرد. شکستی هێزە ئاسمانیەکان سوپای عەرەبی شپرزە کرد. وەزیری بەرگری میسر بڕیاری کشانەوەیدا بەبێ ڕەچاوکردنی وردەکاری، بەڵام لە کاتی کشانەوەی سەربازەکاندا سوپای عەرەب کەوتە بۆسەی ئیسرائیلیەکانەوە و بە تەواوەتی لەناو برا. بەم جۆرە دوای 2 ڕۆژ سوپای ئیسرائیل گەیشتە کەنداوی سوێس. لە ڕۆژی سێمدا شاحسێنی پادشای ئوردن بەهۆی پچڕانی هێڵەکانی پەیوەندیەوە ئەواڵی ڕاستی جەنگەکەی لا نەبوو. وەیە جەمال عەبدولناسر پەیوەندی پێوە دەکا و دەڵێت هێزەکانمان لە پێشڕەویدان و فڕۆکەکانمان بۆردومانی تەل ئەبیب دەکەن. وەیە تا ویلایەتە یەکگرتووەکان ئاگربەستیان ڕانەگەیاندووە تۆ ژێرش بکە و زۆرترین ناوچە داگیر بکە. ئوردن بەبێ ئەوەی هەواڵی شکستە گەورەکەی هەبێت جەنگ دەخاتە ناو خاکی ئیسرائیلەوە، چونکە پێشتر کۆنترۆلی هەندێک ناوچەی ئیسرائیلی لەدەستدا بوو. عەرەب لەم هێرشەشدا دەشکێت و ئەوەشی کە لە کۆنترۆلی خۆیدا بوو لە دەستی دەدات. دوای 2 ڕۆژ ئیسرائیل کۆنترۆلی قودس ڕادەگەیەنێت. موشیە دیان لە ترسیەوەی یەکێتی سۆڤیەت ڕاستەوخۆ دەستێوەردانی شەڕەکە نەکات هێرشی نەکردە سەر سووریا، چونکە سووریا ئەو پەیمانی یەکێتی سۆڤیەت بوو. بەڵام لە ڕۆژی 5دا موشیە دیان بڕیاری هێرش بۆ بەرزاییەکانی جۆلان دەدا. بەم جۆرەش سوپای ئیسرائیل تەنها 40 کیلۆمەتری مابوو بگاتە دیمەشق. بەڵام یەکێتی سۆڤیەت لەم پێشڕەویە نیگەران بوو و ئەگەری هێرش و پەرچەکردداری زۆر نزیک بوو. بۆیە ناچار سوپای ئیسرائیل هێرشەکەیان ڕاگرت و لە ڕۆژی 6دا بە ئاگربەستی نەتەوە یەکگرتووەکان ڕازی بوون. بەم جۆرە ئیسرائیل لە ماوەی 6 ڕۆژدا 3 هێندە ڕووبەری خاکەکەی زیادی کرد. سەرباری ناهاوسەنگی هێز و پشتیوانیە دەرەکیەکان کە زۆربەی توێژەران جەنگەکەیان بە درێژکراوی جەنگی سارد زانی و
بە شەڕی باوەکە لە دناویان برد چونکە سۆڤێت پشتی عەرەبی گرت و ئەمریکاش پشتی ئیسرائیل. بەڵام ئیسرائیل سەرکەوتنێکی چاوەڕوان نەکرا و کەموێنەی لە مێژوودا تۆمار کرد چونکە وەک پەرجوویە گوایە دەوڵەتێک تەمەنەکەی تەنها 19 ساڵ بێت بەسەر چەند دەوڵەتێکی عەرەبی گەورەدا سەربکەوێ و شکستیان پێ بهێنێت. ژمارەی سەربازەکانی عەرەب لەو شەڕەدا 25,000 سەرباز بوو. لەو ژمارەیەش 1500 کەسیان لێ کوژرا بەرامبەر کوژرانی 800 سەربازی ئیسرائیلی و تێکشکانی لە 180 سەرجەم پێداویستیە سەربازیەکانی عەرەب کەچی ئیسرائیلیەکان تەنها لە 105 زیانیان بەرکەوت. هەر لە ئەنجامی ئەو جەنگەدا نزیکەی 300,000 هاوڵاتی فەڵەستینی ماڵ و حاڵی خۆیان بەجێهێشت و تا ئێستاش زۆرینەیان لە ئەردەن نیشتەجێن. لە وڵاتانی عەرەبیش هێرشێکی گەورەکرایە سەر ئەو جوولەکانەی کە نیشتەجێی وڵاتەکەیان بوون و لە ماڵ و حاڵی خۆیان دەریان کردن. پاش دەراویشتە سیاسی و کۆمەڵایەتی وابوووریەکانی جەنگ چەندین گۆڕانکاری گرنگ لە ناوچەکەدا هاتەکایەوە. یەکێک لەوانە گۆڕانکاری بنەڕەتی بوو لە مامەڵەکردنی دوولایەنەی عەرەب ئیسرائیلیەکان و دەوڵەتی ئیسرائیل. سەرەکی ترینیان گۆڕانکاری بوو لەوەدا کە ئیسرائیل لە بێگانەیەکی سەر ماڵەوە بوو بە خاوەنی دەوڵەت و پایەکانی ئەوەندەی تر چەسپاند و عەرەبەکان بوونە هاوڵاتی پلە دوو. دیارترین دەستکەوتەکانی ئیسرائیلیش ئەمانە بوون: مردنەوەی جەنگەکە و پاراستنی دەوڵەتەکەی و فراوانبوونی خاکەکەی، کردنەوەی ڕێگە بازرگانیەکانی وەک کەناڵی سوێز بەڕووی ئیسرائیلدا و زیادبوونی هاتوچۆی بازرگانی کە بەر لە جەنگەکە ئیسرائیل لێیان بێبەش کرابوو. ئەوەی گرنگ و شیاوی باسکردنە لە پاش کەمتر لە 2 دەیە لە دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل دووچاری ئەم گەلە کۆمەی دەوڵەتی عەرەبی بوویەوە کە بەهۆی لێهاتووی سەرکردەکانی و گیانفیدایی سەربازەکانیەوە توانی پەلامارەکە تێک بشکێنێ و شەڕەکەش لە سوود و قازانجی خۆی کۆتایی پێ بهێنێت.